خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ شەو لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. وێڕایەوەی کۆمەڵێک قەیرانی جۆرا و جۆر لە ماوەی ڕابردوودا چ بە شەڕی داعش و چ بە دەرەنجامەکانی ڕیفراندۆم و چ بە کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت تا ئێستاش ماکەکانی بەسەرژان و ژیاری خەڵکی هەرێمی کوردستانە و مامەتەوە و تەنانەت کاریگەری زۆر خراپیشی لەسەر پرسە نیشتیمانیەکان داناوە. بەڵام ئێستا قەیرانێکی تری ترسناکەیە ویش قەیرانی ململانی سیاسیە بۆ سزادانی ناوچەیەک بەسەر ناوچەیەکی تردا یاخۆت لە کاتێکدا وا دەرەکەوێت کە حکوومەتێکێ کە حکوومەتی گشتیە و سەراسەریە بەڵام ئەم حکوومەتە وەکو ئەوترێت جیاوازیەکەات. ئەمە کاریگەری چییە بێ لەسەر پرسە نیشتیمانیەکان لەسەر ئەو ناوچانەی کە خوێنیان لەسەر ڕژاوە لەسەر ئەو خەڵکانەی کە بە خوێن و خەبات تا چ ئومێدێکە هێڵێت بۆ نەوەیەک کە تازە ئەوێت بەڕاستی لە ناو هەرێمی کوردستانە فامی کردوتەوە ژام کەم شەو بەرنامەی ڕەهەند گفتوگۆ لەم بارەوە کات بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز محەممەد نەسرەدین چاودێری سیاسی و هەروەها سۆڕاوی دیاری زوتنەوەی گۆڕان هەروەها لە هەولێرەوە بەڕێز پێشڕۆوەیسی چاودێر و هەروەها کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ دوو میوانی ئازیزمان کاک محەممەد. هەر بەڕاستی قەیران و ململانەی سیاسی چ کاریگەریەکی کردوتە سەر بەها نیشتیمانیەکان پرسە نیشتیمانیەکان و کۆی جومگەکانی حکومڕانی لە هەرێم. پێشکی سڵاو و ڕێزم بۆ بەڕێزێت بۆ میوانە بەڕێزەکەت بۆ بینەرانی کەناڵی کورسات. کاک زانە ئەوەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ململانی نێوان لایەنە سیاسیەکان زەخترش بڵین ململانی نێوان یەکێتی و پارتی شتێکی سروشتیە لە هەموو وڵاتێکان لە هەموو شوێنێکا کە حیزبی سیاسی جیاواز ئەبێ ململانی لە نێوان لایەنە سیاسیەکان دەبێ و هەندێک کات ململانەکانش تون دەبن بەرنامەی جیاواز هەیە بیر و بۆچوونی دیدی جیاواز هەیە بۆ چۆنێتی حکومڕانی. بەڵام هەموو کاتێک هێڵی سوور هەیە لە ململانەکان دەبێ ئەو ململانیانە ئەو هێڵە سوورانە تێپەر نەکەن. یعنی ئێمە لە ئەمنی قەومیدا هێڵی سوور هەیە نابێ ململانەکان تێپەڕیکە پرسیینەتەوەی نیشتیمانیمان هەیە نابێ ئەو هێڵە سوورە تێپەڕکە لە ئەمن و ئاسایشی خەڵکی لە پرۆسەی سیاسی لە پەیوەندیەکانمان لەگەڵ دەوڵەتە ئیقلیمیەکان لە سەرجەم ئەو سێکتەرانەی پەیوەستن بە ژیانی خەڵک و حکومڕانی نابێ ململانەکان ئەو هێڵانت ئەو هێڵە سوورانە تێپەڕکە. ئەوەی کە ئیسا مەترسیە کاکزانە ئەوەی ئێمە ئێستا درک بۆ دەکەین ململانەکان نزیک بۆتەوە لە تێپەڕاندنی ئەو هێڵە سوورانە. یعنی بۆ نمونە هەر وەکو پێشێکەکەی بەڕێزت باست کرد کاتێکە لە هەرێمی کوردستانە ئەمڕۆ ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە لەگەڵ هەموو ئەو تێبینیانەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام کاتێک کە ململانەکان بگاتە ئاستی ئەوەی جێگری سەرۆکی حکوومەت بەشداری لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەکا لە چەند ڕۆژی ڕابردووە لە دیداری میری بەزەقی بۆچوونی جێگری سەرۆکی حکوومەت تەواو جیاوازە لەگەڵ بۆچوونی سەرۆکی حکوومەت لەسەر پرسی زۆر گرنگ لەسەر پرسی ئەوەی ئایا سەروەت و سامان کە هی پارێزگایەکە تەنها هین ئەو پارێزگایە یا هی سەرجەم هەرێمی کوردستانە نادات پەروەری لە دابەشکردنی سەروەت و سامان بەسەر پارێزگاکان و ڕەتدانەوەی سەرۆکی حکوومەتش بۆ جێگرەکەی ئەمە ئەومان پێڵێ ئێستا حکوومەت کاتێک کە ئاستی ململانەکان بگاتە ئەوەی کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کێشەی تێبکەوێ ململانەکان بگاتە ئەو ئاستا کەواتە ئێمە کێشەکانمان لە ناو حکوومەتدا خەریکە هێڵی سوور تێپەڕ ئەکا کاتێک کە دینە کاکەزانە پرسە ئەمنیەکان کاتێک کە بەرپرسی ئەمنی دەکوژرێ لایەنی بەشێک لە حکوومەت دام و دەستگای حکوومەتەکەی خۆی تاوانبارکە بەوەی ئەنجامی داوە بەرپرسی ئەمنی بداتە دادگا بەرپرسی کەسی سیاسی بداتە دادگا لایەنی بەرامبەرش حکوومەت و سەرۆکەکەی تاوانبارکە بەوەی کە ینی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی حکوومەت و سەرۆکی حکوومەت بەوە تاوانبار دەکەن کە خەڵکی تاوانبار یاخۆت گومان لێکرا و بە ئەنجامدانی کردەوەی کوشتنی کارمەندی ئەمنی ئەمڕۆ ئەوان داڵدەی دەدەن و فەوجی بۆ دەکەنەوە چەکداری بۆ دەن کاتێک کە ململانەکان دەگاتە ئەو ئاستا جۆرە دڵڕاوچەیەک لە نێو خەڵکی بڵاو دەبێتەوە کاکەزانە وا دەکا کە کاتێک پرسە ئەمنیەکان کەسە ئەمنیەکان ببنە بەشێک لە کێشە ئەمنیەکان حکوومەت خۆی بێتە بەشێک لە کێشە ئەمنیەکان ئەوە پێمان دەڵێ ئێمە لە کێشە ئەمنیەکان ململانە سیاسیەکانمان خەریکە لە پرسی ئەمنی پەیوەست بە ژیانی خەڵکەوە خەریکە لە یەڵی سوور نزیک دەبێتەوە تێپەڕی دەکا ئەوەی کە هەیە ئێستا لە پرۆسەی سیاسیە
کاتێک کە هەردوو لایەنی سیاسی وەفد دەنێرن بۆ لای سەرجەم لەمانەکان یەکێتی نیشتیمانی وەفد دەنێریە ئاستی مەترسیەکان ڕوون دەکاتەوە بۆ لایەنەکان پێیان دەڵێ کە ناکۆچەکان گەیشتونە تێچێ و نزیک بۆتەوە لە تەقینەوە پارتیش وەفد دەنێرێ بۆ لای لایەنە سیاسیەکان ئەوە ڕوون دەکاتەوە کە لایەنێکی ئەمنی لە حکوومەت تێوەگلاوە لە هەندێک پرس ئەمە پێمان دەڵێکەوە ئێستا کێشە سیاسیەکانشمان لە ڕووی سیاسیەوە خەریکە هێڵە سوورەکان تێپەڕ ئەکا ئەوەی کە ئێستا هەیە کاکەزانە مەترسیەکان ئەوەن نزیکبوونەوەی ململانەکان لە سەرجەم سێکتەرەکانی ئەمنی ئابووری کاتێک کە ئێستا بەشێ لە هەرێمی کوردستان هەستکە لایەنێک لە حکوومەت سزای دەدا ئەمە جۆرێک لە سەقامگیری ئابووری لە هەرێمی کوردستان تێک دەدا وا دەکا سەقامگیری ئابووری لە هەرێمی کوردستانە نەمینێ خەڵکی تووشی دڵ لە ڕاوچەی ئابووری بێ کەواتە ئێمە ئێستا لە باری ئەمنی سیاسی حکومڕانی هەموو نزیک بووینەتەوە لە تێپەڕانی هێڵی سوور کاکەزانە بۆ مەعلوماتێت بابەتی ئێستا ئەم حکوومەتی کە هەمانە ململانە سیاسیەکان گەیشتۆتە ئاستێ جارێکی کە لە هەرێمی کوردستانە شتێک نابێ بە ناوی هەڵبژاردن شتێک نابێ بە ناوی پەرلەمان ئەگەر بێت و ئەم ململانێ بەردەوام بن لەبەرەوەی ئێستا تەواو ئەوە جاریکە هەڵبژاردن ناکرێت لە هەرێمی کوردستانە گەڕێک نەکەوین لەسەر یاسای هەڵبژاردن جارێکی کە حکوومەت دروست نابێ گەڕێک نەکەوین لەسەر ئەوەی کە حکوومەت دەبێت بە تەوافق و بە شەراکەت بەڕێوە بدرێت کەواتە ئێمە ئێستا سەرجەم سێکتەرەکانی هەرێمی کوردستان حکومڕانی لە هەرێمی کوردستان نزیک بۆتەوە لە لێواری تێپەڕاندنی هێڵی سوور کە ئەمەش بەڕاستی مەترسیە هەم لەسەر قوارەی هەرێمی کوردستان و هەم لەسەر هاوڵاتیان لە هەرێمی کوردستان کاریگەری چی بۆ لەسەر ناوچە جێناکۆکەکان مامۆستا ئەوەی کە لەسەر جێناکۆکانە کاکزانە کە زۆر مەترسیە ئەوەیە ئەم ململانەیە بۆ خۆی ناوچە کوردستانیەکان لە پێش 16 ئۆکتۆبر و ریفراندۆمش قوربانی ئەم ململانێ بوو بەڵام زیاتر ململانەکان لە دوای 16 ئۆکتۆبرەوە وای کردووە ئێستا لەو ناوچانە ململانە سیاسیەکان وای کردووە ئێستا سەقفی داواکاریەکانمان لە بەغدا بۆ ئەو ناوچانە ئێمە پێش 16 ئۆکتۆبر هەوری ئەوەمان ئەدا مادەی 140 جێبەجێ بکەین ڕاپرسی بکرێەوەی کەرکووک ئەو ناوچانە بجێڕێن سەر هەرێم ئێستا داخوازیەکان بە تایبەتی دویستی لایەنێکی سیاسی بەشێ لە داخوازیەکانی کورد کە بەرجی کوردایەتی لە بەردەکرێ ئەوەیە سیاستکردن بۆ هەموو لایەنە سیاسەکان لە ناو کەرکووکە فەراهەم بێ بارەگای سیاسی لایەنێکدا جیرکراوە بدرێتەوە پێی یعنی ئێستا داواکاری کورد لە جێڕانەوەی خاک بۆ سەر هەرێم بۆتە ئەوەی پەکەکە لە شنگال دەربکرێ و هەندێ اتفاقاتی تایبەت بەلایەنێکەوە تا ئێستا ئەو ململانێ سیاسیی کە لە هەرێم هەیە وای کردووە سەقفی داخوازیەکانمان لە ناوچە کوردستانیەکان لە بری جێڕانەوەی ئەو خاکە لە بری چارەسەرکردنی کێشەکانی ئەوە بێ هەموو هەوڵێک ئێستا بۆ ئەوەی بارودۆخی ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە کاکەزانە ئێستا دوایین حاڵەت بۆ ئەوەی کە ئێستا بۆ نمونە پارێزگاری کەرکووک ململانی سیاسی و ویستی لایەنێکی سیاسی ڕێگر بوو لەوەی پارێزگاری کورد بۆ شاری کەرکووک داواکرێ ئێستا چاوەڕێی مەرحەمەتی محەممەد شەیع سوودانین کە لە جنەیەک بە تەمایە دروستکە پێداچوونەوە بەکاری ئەو پارێزگارانە بکە کە بووکالەتن جا بزانین ئەم پارێزگارە لا ئەدا ینی ململانی سیاسی وای کرد کە پارێزگار دیاری نەکەی ململانی سیاسی لە شاری کەرکووکە وای کرد کە پرۆسەی تعریف دووبارە سەر هەڵداتەوە بەڵام ئێستا سەقفی داواکاریەکانمان بۆتە ئەوەی بارەگای لایەنێکی سیاسی بدرێتەوە پەکەکە لە شنگال دەرکرێ چەند فەوجێکی تەواری ئێمە بەدەیان هەزار پێشمەرگە و ئاسایشمان لە شاری کەرکووکە هەبوو ئێستا سەقفی داخوازیەکان بەهۆی ململانی سیاسی بۆتە ئەوەی چەند فەوجێکی تەواری دروست کرد بێ لە پێکهاتەکان بۆ ناو شاری کەرکووک ئەمە هەمووی قوربانیدان بۆ بەو ناوچانە لە ئەنجامی ململانی سیاسی بەڵێ گفتوگۆی زیاترەکەین مامۆستا محەممەد کاک پێشڕۆ بۆ چوونی بەڕێستان کە چارەنووسی ئەم دۆخە بە شوێگات کە بەو شێوە ململانەیە کاریگەری قسبێتە سەر هەموو پرس و هەموو بەهان نیشتیمانیەکە ئەم کاتێ ئێوە باش سڵاو بۆ میوانەکە و بینەرانتان لە ڕاستیە لە دوای ململانەیەکی زۆر لە بینی هەردوو کێزی باڵادەست لە هەرێمی کوردستان دوو ئەندازیار دێن ڕێککەوتنامەیەک ڕێک دەکەن لەسەر بنەمای تەوازن شەراکەت تەوافق بۆ ئەوەی هەرێمی کوردستان پەیوەست بێت بەو ڕێنمایی و ئامۆژگاریە کە دڵسۆزانمان لەسەر ئاستی هەرێمایەتی و جیانیەوە هەمیشە بۆ ئێمەی کوردیان دەدا کە ئێوەی کورد پێویست دەکات یەکگرتوو بێت پێویست دەکات بەرژەوەندیە بەرتەسکە حیزبیەکانەوە بەلاوە بدرێت کاتێک ئەم سێ کوچکەیە دەبێتە بنەما بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان باشترین دەستکەوتەکانی لەو کاتانەوە بەدەستێنێت کاتێک هێزێک باڵا دەست دەبێت دەوێت ئەم سێ کوچیە بشێنێت بێگومان قەیرانەکان دروست دەبێت من لەگەرەوە هاوبیر نیم کە ئەم قەیرانە سیاسی ئێستا ڕوویداوە لە ئێستاوە ینی ماوە کورتە بەڵکو درێژخایەنە کاتێک سەیری ململانەیەکانی نێوان
چوونە بەغدا بە چار ئەجندای جیاواز لەناو هێزە کوردیەکان دەکەین کاتێک سەیری بەریەکەوتنەکانی پێشوادی هەڵبژاردن کاتێک سەیری جیاوازی نێوان ناوچەکان دەکەین کاتێک هەست پێ دەکەین فەرمانبەری ناوچەیەک زیڕای لێبرندەبی لەبەروی هەست بەوە دەکات دادپەروەری بەرامبەر ئەنجام نادرێت کاتێک هەست بەوە دەکەین هێزێک بایکۆت دەکات لەبەرەوەی گوێ ڕایەت ناکرێ یان هەوڵ نادرێت بۆی بەرنامجەکانی جێبەجێ بکەیتەوە بێگومان دەبێتە مای تێکچوونی ئەم سێکوچکەیە ئەوەی ئێستا کۆمەڵانی خەڵکی کوردستان پێنی گەرانن بریتێ لەوەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان باش دەزانن ئێستای عێراق پێویستی بەوەیە هێزەکانی گرتوو بن بەرژەوەندی تەسچە حیزبیەکانیان بەلاوە بنێن بۆی ئەو مافانەی لە ماوەی ڕابردوشە لە دەستمان چۆ بەدەستی بێنەوە بە هەمان شێوە ئەو مافانەی بەدەستیش نەهاتون بەدەستی بێنن بەڵام کاتێک دێتە سەر بەرژەوەندی حیزبی کاتێک وەکو میوانی بەڕێز باسی لەوە کرد کاتێک دێتە سەر ئەوەی لە باتی مادێ 130 جێبەجێ بکردێتە سەر بابەتی و وەرگرتنەوەی بارەگایەک و قەرەبووکردنەوە یان نۆژەنکردنەوەی بارەگاکە بێگومان ئەمە بە دیوی ئەجنداکانی دەرەوەش پێما دەڵێ کورد کە لێ ئێستای ئەوەندەی خەریکی ململانێ حیزبی ئەوەندە خەریکی بەدەستهێنانی ئەجندا نەتەواتیەکان نییە بۆیە هەر ئەمە شەوای لێکردو کۆمەڵانی خەڵکە نیگەران بن لێ ئێستایەوە خەریکە سایکۆلۆژیای سیاسی سایکۆلۆژیای ئەو تاچی کۆمەڵایەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە حاڵەتێکی نالەباربی کە ئەمە بەڕاستی جەراعەتی دەوێت کە هێزێک هەبێت یان کاراکتەرێکی سیاسی یان کاراکتەرێکی سیاسی هەبێت باز لەو وشەیە قێزەونە بکات کە هەمیشە ئێمە کوردەوە باسمان باجی ئەوەماندایە خۆ خوارێمی کوردستان بە مانە فراوانەکەی هەرێ کوردستانی گەورە باجی پارچە پارچەبوونیدایە هۆکاری پارچە پارچەبوونیش بەرژەوەندی وڵاتانی ئەموو ئەوە بۆیە چۆن دەکرێت ئێستا هێزی کوردی بێباکبی لەسەر دروستکردنی پارچەیەکی تر یان بێباکبی لەسەر تێکدانی ئەجندای کورد ئەمومان دەیزانین کاتێک پرۆسیسی دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و چوونە بەغدا هەبوو کورد بە چار ئەجندا چوو هەمووشمان دەیزانین ئەم چار ئەجندایە بۆ هۆکاری لاوازبوونی کورد لە بەغداوە و هەمووشمان دەیزانین ئەم ململانێ باڵی کێشا بەسەر کاندیدی سەرۆک کۆمار و ئێستا بە شێوەیەکی کاندید دەچێشی لەسەر وەرگرتنی پۆستی زیاتری وەزاری لەوێشەوە پەڕیتەوە بۆ هەرێمی کوردستان لەسەر جیاوازی نێوان شارەکان ئەگەر قەرار بێت حکوومەتی هەرێمی کوردستان بێت کۆمەڵک بابەتی سیادی هەن کە پێویستە هەمووی لە بەرچاو بێت چۆن دەکرێت فەرمانبەرێکی پێنجوی لەگە فەرمانبەرێکی زاخۆیە جیاوازی پێ بکرێت چۆن دەکرێت کە هۆردشیان بابەتی سیادی هەرێمی کوردستانن چۆن دەبێت کاتێک خزمەت گوزاری لە ناوچەیەک هەبی لە ناوچەیەک نەبێت بۆیە هەموو ئەمانە لەسەر بنەمای تێکدانی شەراکە تەوازن تەوافقە بۆیە ئێمە بینیمانە ئەزمونمان کردووە لە هەرێمی کوردستان کاتێک خوا لێ خۆش بوو جەنابی مام جەلال لەگەر کاک مەسعود بارزانیە ئەندازیار بوون بۆ دروستکردنی ئەم سێ کوچکەیە کە خۆی لە تەوافق و شەراکەت و تەوازن دەبینیەوە ئەوە بوو ئەو ساکە هەرێمی کوردستان شوێنی ڕێخستنەوەی بەغداشەوە لە هەرێمی کوردستان بوو شوێنی دیاریکردنی کاراکتەرەکانی سەرۆکی حکومت لە هەرێمی کوردستان بوو و هەرێمی کوردستان بنمونە بووە وێزگەی هاتنی هەموو هێزە عێراقیەکان بەڵام لە ئێستاە کاتێک ئێمە پەرتەوازین بێگومان دەیبینین ئێمە دەبی بچین بە پیری بەغداوە ئەمەش ئۆباڵەکەی چێە کامە هێزە قورسایی کورسەکانی زیاترە ئۆباڵی زیاتر لە سەشانە بەراورد بە هێزەکانی تریشەوە بۆیە ئەمەی ئێستا ڕوودەدا حەقە لە هەموو لایەکەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان هێزە سیاسەکانی گۆڕەپانی سیاسی لە هەرێم باشووری کوردستان تەنانەت هێزە سیاسەکانی تری کوردیشەوە فشار بکەن بۆ ئەم قەیرانە دروست نەکە لە ئێستاە کاتێک ئێستا خەریکی دروستکردنی کابینە دروستکرا و لە سەرەتا هەنگاوەکانێتی سونە بۆیە کاریگەرە چکە یەکگرتوون شیعە بۆیە ئەوەندە لاواز بوونەی دەتوانی ململانەکان تێپەڕکە لە بەروی پەرتەوازە بوون بە هەمان شێوە کوردیش سەیری ئەم قۆناغی ئەم جاری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکە ئەوەندەی کوردەکان بەریەکەوتنیان تێدا ئەنجام درا خۆوانی تر بەریەکەوتنی تێدا ئەنجام نەدرا بۆیە ئەمە تەفسیری تر هەڵناگری کاتێک کورد یەکگرتوو بێت دەتوانێت زوڵالتر کاریگەرتر لە بەغداوە پێداگری لەسەر مافەکانی بکات بەڵام کاریگەرتر و زوڵالتر کە بنەمای دروستکردنی یەکگرتووی هەرێمی کوردستانە چۆن دروست دەبێت لەسەر ئەو بنەمایە دروست دەبێت کە هەموو هێزەکان زەقترین ئەو بابەتانەی کە ململانەی لەسەر کاک پێشڕە و چین یعنی بۆ چوونی بەڕێزت بۆ کادرێ کێشێتی مەسەلەن زەقترین ئەو بابەتانەی کە نیگەرانی گەورەی دروست کردووە ئێستا دەیبینین بەنمونە فراکسۆنی سەوز لەناو کابینێ حکومەتە باسی جیاوازی دەکات
کاتێک فەرمانبەری هەرێمی کوردستان لە سلێمانیە کە وێڕای ئەو هەموو فشارە زۆرەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە باشووری کوردستان لەسەر شانیانە لە بازدان لە شەڕی داعشا، لە بازدان لە قەیرانی داراییە، لە بازدان لە قەیرانی هەرزانبوونی نەفتا، لە بازدان لە قەیرانی گەندەڵی کۆمەڵک شتە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان باجەکەیاندا. بەڵام ئێستا دەیبینین فەرمانبەرێک لە سلێمانی، فەرمانبەرێک لە هەڵەبجە بەراورد بە فەرمانبەرێک لە هەولێر، بەراورد بە فەرمانبەرێک لە دهۆک لە وەرگرتنی موچەکەشە باز دەدات. ئەمە یەکێکە لەو قەیرانانەیە کە زیڕای برند کردووە. چۆن دەکرێت بە نمونە حیزب لە سلێمانی کار بکات لە بۆ قەرەبووکردنەوەی بە شەناو خۆی کە سەر بە وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستانە؟ چۆن دەکرێت حیزب لە سلێمانی پارە بدات بۆی بتوانی جادەکان و شەقامەکان ڕێک بخاتەوە؟ بێگومان ئەمە ئەوانە جیاوازین مای دروستکردنی فشارن لایەن کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە. کاتێک کە قەرار بێت ئەم کابینەیە کە لە زادەی دواهەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە، پارتی دیموکراتی کوردستان دروشبی لەم پرۆسەیە بریتی بوو بە کوردستانێکی بەهێز. کوردستانی بەهێز بەوە دەبێت کە هەولێرت بەهێز بێت، سلێمانیت بەهێز بێت، هەڵەبجەت بەهێز بێت، گەرمیانت بەهێز بێت، وەکو چۆن پێویستشە زاخۆ دهۆچت بەهێز بێت. ئەوسا دەتوانێت هەرێمەکی کوردستانەوە دروست بکەین. بە هەمان شێوە ئەم جیاوازیە دەنجی کە ئێستا دروست بووە ئەمە ویسی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. چۆن کاتێک سەری دووهەمین پرۆسسی هەڵبژاردن دەکەین، زۆرترین دانیشتوانی سلێمانی بە ژمارەکەەوە دەنگ دەدەن بە یەکێت نیشتیمانی کوردستان، بە هەمان شێوە لە هەڵەبجەش، وەکو چۆن زۆرترین دانیشتوان لە شاری هەولێر دەنگ دەدەن بە پارتی دیموکراتی کوردستان، بە هەمان شێوە لە دهۆچیش. کەواتە ئەمە کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەم شێوەیە هەما ئەوە گوڵبژێری سیاسیەکە یان گوڵبژێرە ئیداریەکە بەو شێوەیە ڕێک دەخن. قەرار بێت حکوومەتی کۆمەڵانی خەڵک بێت، دەبێت ڕێز لە هەمووان بگرێت. خۆ بەرنامەی داهاوبەشی دروستکراوی ئەم کابینەکە پێک دێت لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێت نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە ئەمانە هەرسێکیان لەگەر حیزبی سۆشالیست و لانی تریشەوە کە دروستکاری ئەم کابینەن. خۆ لەوێ نەنووسراوە، لەوێ نووسراوە کە پێویست دەکات خزمەتی کۆمەڵانی خەڵک بکرێت لە هەموو جوگرافیەکانەوە. ئەگەر قەراریشە وەکو بەشێک لە هێزەکان پاساویان ئەوەیە لەوێەوە سەرچاوی دارایی یان دیار نییە بوو، ئەی بۆ لێژنە دروست ناکە، ئەی بۆ یاسا بەرقەرار نەبی بۆی ئەگەر ئەمە ڕاستە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانی بەرچاو ڕوون بکەن یان ساغی بکەنەوە. بۆیە هەموو حاڵەتەکان ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەم هەرێمەی کە دروست بووە لە زادەی دروستکردنی ڕێککەوتنێکی چەند سەعاتی نییە، بەڵکو بریتە بە درێژایی ماوەی قوربانیدانی کۆمەڵانی خەڵکی کوردستان، بریتە لە نزیک خەباتی نزیک 100 ساڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە بە درێژایی زەمەنی ڕابردووە قوربانیان داوە، ئەنفالیان داوە، هەڵەبجەیان داوە، ڕاگواستنیان داوە. بۆیە کاتێک پارتی دیموکراتی کوردستان و یەکێت نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و هێزەکانی تریشەوە کاتێک ئێستا کاراکتەری سیاسین لەم هەرێمەی کوردستانەوە ئۆباڵی خوێنی شەیدانیان لەسەرشانە، ئۆباڵی خوێنی ئەنفالکراوانیان لەسەرشانە، ئۆباڵی وێرانکردن و تێکدانی ژینگەی کوردستانیان لەسەرشانە، بە هەمان شێوە ئیلتیزاماتی ئەخلاقی هێزەک پارچەکانی تری کوردستانیشان لەسەرشانە. بۆیە هەر هێزێک چۆن نابێ ئەم جەراعەتە بکە. بۆیە هێڵە سوورەکان پێویستە بە هێڵێکی ڕنگ سوور تۆختر بکەینەوە کە هیچ هێزێکی سیاسی مافیەوەی نەبێت کە دەستی بۆ بە، بەڵکو ڕێگا ڕاستەکە لە بەردەم هەمیان ئەوەیە بەرژەوەندی حیزبیەکان بخنەوە ناو چارچەوەی بەرژەوەندی حیزبیەکان، بەرژەوەندی نەتەواتەکانش بخرێتە ناو چارچەوەی بەرژەوەندی نەتەواتیەکان، لەوێەوە کار لەسەر ئەم ئەجندایە بکەن بۆی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە شیاوی باشترن لە ژیانێکی لە ئێستاە بەرەو کەنارێکی ئارامتر و باشتر بڕۆن. دەبێت لێرەوە هەنگاو بنین لەم کابینەی ئێستای دروستکراوی حکوومەتی هەرێمە مادەی 130 بەجێ بکرێت. دەبێت ئێمە کار لەسەرەوە بکەین یاسای نەوتوگازە بەرقەرار بکرێت و دەربچێت. دەبێت کار لەسەرەوە بکەین کێشەی پێشمەرگە چارەسەر بکەین. هەموو ئەو بابەتە دەستوریانەی لە بابەتی ئەمنیە، لە بابەتی سەربازیە، لە بابەتی بژێوی کۆمەڵانی خەڵکی کوردستانە، لە بابەتی بودجە و موچەیە، لە بابەتی هەموو ئەو بابەتانەوە هەرێمی کوردستانی شاوشێ و بەناوچەکانی مستەفید بێت و سوودمەند بێت. زۆر باشە گەڕێمەلات مامۆستا محەممەد، ئەو حقیقەتەی لای تۆ کامەیە وەکو چاودێرێک بەڕاستی، ینی مەسەلەن فەرق و جیاوازیەکانەوەی کە بەڕێز دەیبینی مەسەلەن وەکو چاودێرێکی سیاسی وەکو هەڵسوڕاوێکی دیاری بزوتنەوەی گۆڕان مەسەلەن حقیقەتەکە لەکوێ ئەوەندەی خۆت وجدانیان متابعەت کرد بێ؟ دیارە حقیقەتەکە و زیاتر بڵین هۆکاری ئەم ململانەیە ئەوەیە ویستێک هەیە بۆ ئەوەی لە ناو هەرێمی کوردستان
تاکڕەویەکی ئیرادەیەکی تاکڕەوی هەیە لە بەڕێوەبردننی حکوومەت. ئەم ئیرادە تاکڕەویە هین ئەمڕۆنیە بەرنمەیەکی دوور و درێژ بۆ کاری لەسەر کراوە تا دێ هەنگاوەکانی تاکڕەوی زیاتر بەرچاو ڕوونی هەمومان دەیبینین. ئەمەش وای کردووە زیاتر ئەم ویستی تاکڕەوێ لە حکومڕانی کە لە وەکوتم بێژوویکی کۆنی هەیە، بەڵام ئێستا هەنگاوی تاکڕەویەکان تا دێ زیاتر تۆخە بێتەوە، هەموو لایەنەکان زیاتر درێک بەو تاکڕەویە دەکەن. ئەم تاکڕەوێ وای کردووە سەرجەم کێشەکانی لێ بکەوێتەوە. ئەم تاکڕەوێ وای کردو کە ئێستا سیاسەتی تاکڕەوی و بیرکردنەوە لەوەی کەوا دەستگرتن بەسەر تەواوی هەرێمی کوردستان لەلایەن لایەنێکی سیاسی وای کردووە سەرجەم سێکتەرەکان چ ئابووری بێ چ ئەمنی بێ ئەو لایەنە سیاسیە بەکاری دێنێ بۆ ئەوەی ئەو سیاسەت تاکڕەوی تایە سەرکەوتوو بێ و بتوانێت لە ڕێگای تاکڕەوێکەوە تەواوی قۆرخی بڕیاری سیاسی و ئابووری هەرێمی کوردستان بکە. ئەمە وای کردووە ئەم جیاوازیە لە بابەتە ئابووریەکە دەبینی لەبەرەوەی ئابووریەکە بەکار دەهێنرێ بۆ شکاندنی ئیرادەی سیاسی و بۆ ئەوەی تاکڕەوی زاڵ بێ. دەبینین بڕیارە ئەمنیەکان ئەو بڕیارە ئەمنیانەی کەوا بە حکمی پۆستە حکومیەکە لای کەسێکە، بڕیارە ئەمنیەکان یاخۆ بڕیارە حکومیەکان پێگە حکومیەکانش بەکار دەهێنرێن بۆ ئەوەی دیسان ئەو ئیرادە تاکڕەویە زاڵ بێکەوە تا ئەوەی کە کێشەی سەرەکیە لە هەرێمی کوردستان ئەو ئیرادە تاکڕەویەیە کە دەیەوێت زاڵ بێ بەسەر سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان کە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان هەمووان باش دەزانین دەبێ بە تەوافق بەڕێوە ببردرێ. هەڵکەوتەی سیاسی لە هەرێمی کوردستان، هێزی چەکدار لە هەرێمی کوردستان، پەیوەندە ئیقلیمیەکان و وڵاتە ئیقلیمیەکان هەرێمی کوردستان محکوم دەکات بەوەی کە هیچ هێزێک ناتوانێت تاگلایەنە هەرێمی کوردستان بەڕێوە بەرێ بتوانێت ئیرادەی تاکڕەوی فەرزکا بەسەر هەموو لایەنەکان. بەڵام ئەم ململانێ توندەی کە ئێستا هەیە زیاتر ویستی ئەوەیە ئەو لایەنە سیاسیە پێی وایە تاکڕەویەکە دەرفەتێک هەیە کە ئیرادەی تاکڕەوی بسەپێنێ ئەبارە ئابووریەکەی کە کەوتۆتە ژێر سنووری ئەو ئەفزەلیەتەی دارە داوە پێیکە ئابووری بەکاربێنێ بۆ ئەوەی تاکڕەوی سیاسی و تاکڕەوی لە دەسەڵات بەکاربێنێ. ڕەنگە پێگە حکومیەکەشی و ئەو لە کاتی هەڵبژاردنش کە خۆمان وەکو بزوتنەوە گۆڕان تێبینی زۆرمان لەسەر هەڵبژاردنەکان و ئەنجامی هەڵبژاردنەکانش هەبوو و بۆ خۆشی سەردەمی هەڵبژاردننی ئەم پەرلەمانی حکوومەتی پەرلەمانی کوردستان ڕازی نەبوون بە ئەنجامەکانی تێبینی زۆرمان هەبوو. دەمانزانی بەرە ئەنجامی زۆر هەڵبژاردنێ کە تەزویری زۆری تێکرا کە لایەنێک زێرترین کورسی هێناوە لە ڕێگایەکی تەندروستەوە نەبووە ئەم هەوڵە تاکڕەوی لێ ئەکەوێتەوە. بۆیە ئەو ئیرادە تاکڕەوی لە هەرێمی کوردستانە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان گەیاندۆتە بنبەستی و هەست دەکەی کە پرۆسەی سیاسی چەقبەستوو بۆ لە هەرێمی کوردستان. بۆیە کە کاتێ محارەبەی ئابووری دەبینین لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ ئاقلێتە کە کاتێ دەبینین هێزی چەکدار پرسە ئەمنیەکان بەرپرسە ئەمنیەکان لەم کێشانەوە باز دەکرێن ئەوەش دەبەسترێتەوە دووبارە تەوزیف دەکرێت بۆ سوودبینین لە فەرزی ئیرادە و شکاندنی ئیرادەی ناوچەیەک لەسەر ناوچەیەکە. بۆیە دەکرێت بڵێن هۆکاری ڕاستەقینەی سەرجەم کێشەکانی هەرێم بیرکردنەوە لە تاکڕەوی ئەوەی کێشەیە کە ئەم بیرکردنەوە لە تاکڕەویە سەری کێشاوە بۆ ئەوەی نوێنەرایەتی کوردش لە بەغدا و لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقش هەوڵ بدرێت تەنها یەک لایەنی سیاسی بیکە. بۆیە ئەوەی کە ئێستا مەترسیە کاکزانە ئەو ئیرادە تاکڕەوەیە هەم بۆتە مەترسی بەسەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان هەم بۆتە مەترسی لەسەر پێگەی کوردش لە عێراقدا. بەڵێ مامۆستا بزوتنەوەی گۆڕان بەشداری حکوومەتە لە ململانەیە باشترین بڕیار کە بزوتنەوەی گۆڕان بیدا دەبێت کامە بێ؟ بزوتنەوەی گۆڕان هەر وەکو باسم کرد لە سەرەتاوە ئێمە لەگەڵ ئەوە بووینە ئەم هەڵبژاردنەی کە کرا بەو میکانزمە حکوومەتێکی لێ بەرهەم نایە کە تەوافق و تەوازنی تێبێ لەبەرەوەی ئێستا کە هیچێک لەو خاڵانەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگری لەسەر دەکات لە یاسای هەڵبژاردنەکان ئەوەیە ناکرێ ئێمە هەڵبژاردنێ بکەین لایەنێکی سیاسی پێشوەختە 11 کورسی هەیە پێش ئەوەی هەڵبژاردن دەست پێ بکە ئەو 11 کورسی هەیە. بۆیە کەواتە ئەمەی ئێستا یەکێتی نیشتیمانی باسی دەکات لەوەی کە یاسای هەڵبژاردنەکە نادات پەروەرانەی یاسای هەڵبژاردنەکە بەرهەمی ئەو یاسایە یان حکوومەتێک دەبێ ئەو حکوومەتە تاکڕەوی تێ دەبێ ئەوەیە کە ئەمڕۆژ ئێستا یەکێتی باز دەکات دەڵێ یاساکە دەبێ هەموار بکرێتەوە. کەواتە من پێ وایە ڕێی بزوتنەوەی گۆڕان ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ حکوومەتی تەوافقی بێ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ حکوومەتی هەمووان بێ و ئیرادەی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان دەبێت دەستە جەمعی بێ فەرزی ئیرادە لەلایەن هەر لایەنێکەوە بکرێ هەر لایەنێکی سیاسی هەوڵی فەرزی ئیرادە بدا لە هەرێمی کوردستان هەم شکست دێنێ و پێم وایە هەم هەرێمی کوردستانش بەرەو لێوارێکی زۆر مەترسیدار دەبا.
پێت وایە کاتیەوە هاتووە مەسەلەن بە بۆ چوونی شخصیت بەدەر لەوەی کە وەکو پۆست و پلە ئەوانە پێت وایە مەسەلەن زوتنەوەی گۆڕان کاتیەوە هاتووە لە حکوومەت بکشێتەوە؟ بابەتی کشانەوە نەکشانەوە من ڕەنگە ئەوە بڕیارێک بێ پێویست کە بە بۆ چوونی خۆت نەک بڕیار گۆڕان برە. بە بۆ چوونی خۆم ئەوەی کە ئەمڕۆ ئێستا خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستانکە من پێم وایە کشانەوە چ لە پەرلەمان و چ لە حکوومەتش دەرفەتێک زیاتر دەدا بەو ئیرادەیی کە دەوێت تاکڕەوی لە حکومڕانی بکە. کاتێک کە تۆ پەرلەمانی بۆ چۆڵکەی، کاتێک کە تە حکوومەتشی بۆ چۆڵکەی، پێم وایە زیاتر ئەو کاتە تەواوی ئەو گۆڕەپانە تو چۆڵ دەکەی بۆ کەسێک یاخۆ لایەنێک ڕەنگە زیاتر بواری بدەی بەوەی کەەوە تاکڕەوی سیاسی هەبێ. بۆیە من لەگەڵ ئەوەم کە لە پەرلەمانەوە بتوانانی ڕێگربی لە تاکڕەوی سیاسی، لە ناو حکوومەتەوە بە بەشدارەکەت دەبێ ڕێگربی لە تاکڕەوی سیاسی و بزوتنەوەی گۆڕان. بەڵام ئەگەر دەسەڵاتت بۆ نەمێنێتەوە ماوەسە محەممەد، بەڵام ئەگەر لە کاتێکا دەسەڵاتت بۆ نەمێنێتەوە کاتە مەسەلەن چی ئەمێنێتەوە بۆ بەشداریان ئەو مانەوەیە؟ ئەوەی کەوا زۆر گرنگە ئەمڕۆ چی ئەبێتە چ بڕیارێک ئەبێتە مەترسی جدی لەسەر هەرێمی قەوارەی هەرێمی کوردستان. ئەوە زۆر گرنگە. ئەمڕۆ کەمە باسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین، ئایا بڕیار ئایا چارەسەر ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لایەنەکان بەجێ بێنن بۆ لایەنێک؟ لەبەر ئەمە تەجروبەیەکە لە ڕابردوودا هەبوو و هەرێمی کوردستان نزیک کردەوە لە قەوارەی هەرێمی کوردستان نزیک کردەوە لە کۆتایی پێهێنان. ئایا دەکرێت هەموو لایەنە سیاسەکان پەرلەمانی کوردستان بەجێ بێنن بۆ لایەنێ، حکوومەتی بەجێ بێنن بۆ لایەنێ؟ من پێم وایە ئەمە بڕیارێکی تەندروست نابێ. بەڵام ئەوەی کە دەکرێت دەبێ ئێمە ئیتر لەمە دوا خاوەن یاسایەکی هەڵبژاردن بین دادپەروەرانە بێ لە وەیلانی کەم دەنگدەری شارێ تەحەکوم بە سەرجەم چارەنووسی هەڵبژاردننی هەرێمی کوردستانەوە نەکا. دەبێ یاسای هەڵبژاردنەکە دادپەروەرانە بێ، نوێنەرایەتی خەڵکی ئەو ناوچانە بیکەن و دەرفەتش نەدا بەوەی لایەنێکی سیاسی تەحەکوم کە لە ڕێگای یاساکەەوە تەحەکوم بە پەرلەمانی کوردستانکە. بۆیە ئەوەی کە من پێم وایە ئێستا دەبێ هەم لە ناو حکوومەتەوە ڕۆڵ ببینین لە ڕێگرتن لە تاکڕەوی و هەمش دەبێ هەوڵ بدەین یاسایەک دەرچێت بۆ هەرێمی کوردستان کە ڕێگر بێ لەوەی حیزبێک پێش هەڵبژاردن 11 کورسی یاخۆ 10 کورسی زەمان کردبێ. زۆر باش کاک پێشڕەو ڕێگە چارە بۆ ئەم بربەستانە چێ؟ مەسەلەن هەندێک خەڵک سیناریۆ جۆرا جۆرە وترێڵێ میچەتی و پارتین چەند ڕۆژێکتر ئەستە سەر مێزی گفتوگۆ و چارەسەریەکەن. هەندێک گەڵێن ئەمە بە بنبەست گەیشتووە، مەسەلەن بەرپرسی هەرە باڵا هەیە ئەڵێ ئەمە بۆ ئەوەیە کە یەکێتی بچوو کاتەوە پارتی یەکێتیی بچووکێوە. ماوەسە محەممەدیش پێی وا بوو کە سێکتەری ئابووری و حکومڕانبوون سوودی لێوەرگیراوە بۆ تەمیشکردن یان بۆ بچووکردنەوەی ناوچەیەک و جێنفوزی حزبێک بۆ چوونی بەڕێستا لەو بارەوە. لە ڕاستیە جگە لە من یەکێکم لەو چاودێرانەی کە پێم وایە هەموو کات پێویست بە دیالۆگ و دانیشتن دەکاتن، هیچ کاتێک لەگەر دەرفەتی دیالۆگ ماوە ترازان نیم بوو. بێگومان جگە لە دیالۆگ لە بەردەمی هەردوو کێزی باڵا دەست هیچتر نییە، چکە ناکرێت تۆ بێباک بی ملهوربی بۆ تێکدانی هەرێمی کوردستان بۆ هەموو هێزە سیاسەکان قسەی ڕاستە. وەکوتم لە وەڵامی پرسیاری پێشتر ئەم هەرێمە خۆ لە خۆڕا و لە گۆترە نەهاتۆتە سەربوونەوە تاکو من بە ئەحساسێکی کەسیەوە تێکی بدەم یان بە پرۆژەیەکی کەسیەوە تێکی بدەم، بەڵکو بریتە لەوەی هێزە سیاسەکان پارتی دیموکراتی کوردستان کە من بەش بە حاڵی خۆم ئومێدەوارم لە دوای تەواوبوونی کۆنگریانەوە دەست بە دانووساندن بکەن لە پێناو چارەسەرە، چونکە ئەگەر وانەکەین ئاسایشی هەولێر لە ئاسایشی سلێمانیەوە دەست پێ دەکا، وەکو چۆن ئاسایشی هەڵەبجەش لە ئاسایشی دۆکەوە دەست پێ دەکا. هەر کەسێک کە نیاری هەرێمی کوردستانە جیاوازی لە بینی ئەمە ناکات کە ئەمە پارتیان ئەمە یەکێتیان ئەمە گۆڕانە. دەیبینین لە کاتی بەرەنگاربوونەوەی داعشە کاتێک پەلاماری هەرێمی کوردستانیان دا و هیچ کاتێک جیاوازیان لە بینی ئەم پێشمەرگە و پێشمەرگە نەکردووە. نەیاوتوە ئەمە یەکەی هەفتایی یان ئەمە یەکەی هەشتایە، نەیاوتوە ئەمە لۆگۆیەکەی سەرسینجی سەوزیان لۆگۆیەکەی سەرسینجی زەردە، بەڵکو وتویانە ئەمە کووردە. کاتێک نێیارەکانمان ئەم جیاوازیە نەکەن ئەم تێگەیشتە بینن مەسەلەن لە ئێزولایەنەکانی تر مەسەلەن ئەم تێگەیشتە هەیە ئەم کێشانە بۆ ئەگەر ئەم تێگەیشتە هەبێ لەلایەن هەندێک لە بەرپرسە باڵاکان دۆخێرەمی کوردستان بۆ گەیشتە ئەمڕۆ. بێگومان ئەم قسەی تو ڕاستە، ئەگەر ئەم تێگەیشتن و ئەم ئیحساسە هەبای بۆ دەگەیشتە ئەم حاڵەتە، بەڵام جگەل لەمە چارەسەر چییە؟ بێگومان هەر دەبێ ئەم تێگەیشتنە دروست بکرێت، چونکە ناکرێ هەرێمی کوردستان لە ئێستاە باجی زیاتری لێکترازان و پەرتەوازەیی بدە، ناکرێ هەرێمی کوردستان لە ئێستاە خۆتوەرە سیر بکە لە ململانەی بینی سەرۆک کۆمارە
پارتی دیموکراتی کوردستان وەکو گەورەترین فراکسیۆنی حیزبی لە ناو پەرلەمانی عێراقا ئەوەندە ململانەی کرد لە نەتیجە خۆبەدڵی ئەو نەهاتەوە کاندیدەکەی خۆی پێسەر نەخرا ئایا ئەمە قازانجیان کرد بێگومان زەرەریان کرد وەکو چۆن هەرێمی کوردستانی زەرەری کرد کاتێک ئەم ململانەیە ئیدام باڵا دەکات باڵاکردنەکەی بازی لە دواوە دەبێتن ئێخۆ هەموو ئەوەی هێزان و ئەگە پارتی دیموکراتی کوردستان لە ئێستا لە ژمارەی کورسی ژمارەی زیاترە بەڵام ئێستیقرار تێک بچی خۆ لە ژمارە کورسە زیادەکانی شتێک دەچی ئەم بیرکردنەوەی هەڵەیە کە پێماوەبی من هەولێرم هەیە یان ئەو بڵێ من سلێمانی مێ باکم بە شوێنەکایتر نیە چونکە ئێستا هەرێمی کوردستان بە خودی عێراقیشەوە لە ناو کۆمەڵک چارچێ هاوچێشەی هەرێمایەتی و جیهانیە بۆی هەرێکێک لەم هەرێمایەتی و هاوچێشە هەرێمایەتی و جیهانیەوە بە ئیجابی یان بە سلبیەوەشی تەڵبکرێ بێگومان لە لای مەش بە ئیجابی و سلبی دەبێتن بۆیە ئێستا ئێمە داخراونین بە گەدەر لە بەدەر هاوچێشە جیهانیەکانەوە بۆیە دەبێت ڕێگا ڕاستەکە بگرێتەوە بەر ئەمەی کە من لە دیداری میری ئەم ئیحساسەی کە سەرۆکی هەرێم هەیبوومای دەستخۆشیە دەکرێت ئەمە بکرێتە ڕامانی حیزبەکان بە تایبەت حیزبەکەی خۆشیەوە لە دوای کۆنگرۆ کاری لەسەر بکات پێتوانە لە ناو حیزبەکەش تێڕوانینەکە جیاوازن بۆ لە ناو پارتیش تێڕوانین لەسەر و پرسانە جیاوازن کاک پێشڕۆ بێگومان هەل لە دیداری میری کاتێک جێبیسی قسەکانی جێگری یەکەمی سەرۆکی پارتی دەبی زۆر جیاوازە کاتێک جێبیسی قسەکانی جێگری دومی سەرۆکی پارتی دەبێت بۆیە بەر لە هەموو شوێنێک دەبی ئەم دوو ڕەئیە یان ئەم دوو بیرکردنەوەی یا ئەم دوو گروپە بیرکردنەوەی ناو پارتیەوە هەماهنگ بکرێن و ڕێک بخرێن اینجا لەگەلایەنەکانێت بۆچی لە بەرەوەی ئۆباڵی زیاتر ئێستا لە هەرێمی کوردستان لە سەرشانی پارتیە لە بەرەوەی ناونیشانە فەرمیەکان بە سەرۆکی هەرێم بە سەرۆکی حکومەت لای پارتیە بە پلەیەکەوە اینجا لە دواییەوە ئیلتیزاماتی نیشتیمانی لای یەکێت نیشتیمانی کوردستانە بەڵام بە پلەیەکەکە لای پارتیە بۆی هەر کەسێکی کاتێک ئیلتیزاماتە سیاسی نیشتیمانی ئەخلاقی نەتواتەکەی لەسەر شانە دەبێت زیاتر دەست پێشخەر بێت بۆی قوربانیەکان زیاتر نەبێت ئەمە لەلایەکی تر تۆ ناتوانی هەوڵ بدەی یەک ڕەنجی دروستکە یان حیزبی پێشڕەو دروست بکەی وێڕای ئەوەی حیزبی پێشڕەو لە سەرتاسەری دنیا کۆتایی هاتووە بەڵام لێرکوانەشەوە بۆچی لە بەرەوەی ئێستاشی لە گەردابی هەرێمی کوردستان لە ڕووی دەستگای ئەمنیەوە ئاساییشەوە دوو دەستگان لە بەرەوەی لە ڕووی هێزی پێشمەرگە وێڕای هێزە مشتەرەکەکان هاوبەشەکانەوە بەڵام ئێستاشی لە گەردابی هەفتە و هەشتا هەن اینجا بە پاراستنەوە اینجا بە زانیاریتەوە اینجا بە دەنگدانی ئاخری ئەڵبژاردنەوە کە لەم سنوورە هێزێک باڵا دەستە کەمە بەستم هەڵەبجە سلێمانە وەکو چۆن لەم سنوورە هێزێک باڵا دەستە کەمە بەستم هەولێر و دۆکە بۆیە ئاسایشی هەولێر ئەم قسەیە دووبارە دەکەمەوە بە ئاسایشی هەڵەبجەوە دەست پێ دەکات وەکو چۆن ئاسایشی سلێمانیش بە ئاسایشی دهۆکەوە دەست پێ دەکات هەرێمی کوردستان دەبێت بێتەوە سەر ئەم ئیحساسەی کە ئەوێ ڕۆژێ خوا لێ خۆش بوو جەنابی مامجلال لەگە کاک مەسعوودە دروستیان کرد و لەوێن دەرەوە سێکوچکەی ڕێکخستنەوەی هەرێمی کوردستانیان لەسەر ئەو ئیرادەیە لەکوێوە دێت شەراکەت ئەو ئیرادەیە بێ لەکوێوە بێت ئەو ئیرادەیە ئێستا دەبێت لای کاراکتەرە باڵاکانی پارتی دیموکراتی کوردستان بە پلەیەک اینجا لای کادیرە کاراکتەرە سیاسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پلە دوو اینجا کاراکتەرە باڵاکانی بزوتنەوەی گۆڕان بە پلە سێ بۆچی لەبەرەوەی بە ڕێزبەند پلەیەک و پلە دوو ئەمانە لە بەشداری حکومەتی ئێستای هەرێمی کوردستانن بۆیە ئێستا ئۆباڵە تاریخیەکە ئۆباڵە نیشتیمانیەکە ئۆباڵە سیاسەکە ئۆباڵەکەی داهاتووشەوە کە بۆ نەوەکانی داهاتوو لەسەر ئەم هێزانن بۆیە دەبێت ئەمانە خۆنەویستانە بەرژەوەندی حیزبیەکانەوە بەلاوە برێن بێن لە پێناو بەرژەوەندە نەتەواتیەکانەوە کار بکەن بۆیە دەبێت من ئەمە ڕاست دەکەمەوە ئەگەر پێی وابێت پارتی دیموکراتی کوردستان بە فەرامۆشکردنی یەکێت نیشتیمانی کوردستانەوە خۆی دەتوانێت لە بەغدا باڵا دەست بیت بێگومان ئەمە قەت ڕوونادە وەکو چۆن ئەگە یەکێت نیشتیمانی کوردستانیش بیرکردنەوە ئێوە هابی بێگومان قەت ڕوونادە بۆچی لەبەرەوەی ئێمە لە شەڕی گەرمە لە شەڕی ناوخۆیە ئەم ئیحساسە ویسرا جێبەجێ بکرێ بەڵام جێبەجێ نەبوو لەبەرچی لەبەرەوەی هەرێمی کوردستان تێ هەڵچێشە بە هەرێماتی جیهانی و تێ هەڵچێشە بە هاوچێشە هەرێماتی و جیهانیەکانەوە بۆیە ئەگەر نەناو خۆش پێتوانێت ئەوەی کە مامۆستا شووتی کاکێ پێشڕەوکە پارتی دەیەوێت یان ئەو هەندێک کارکتەر دەیانەوێت کە ئەو دۆخە بوریە بەکاربێنن بۆ ئەوەی کە یەکێتی پێ لە قاڵب دەنیان یەکێتی تووشی حاڵەتێکی شکست بکەن یان تووشی کێشە و گرفتی گەورەتری بکەن بێگومان من بەر لەوەی وەڵامی ئەوە دەمە بام قسەیە بکەم پارتی هەمووی نایەوێ وابێ وەکو وتم ئیشارەم پێدا
قسەکانی جێگری یەکەمی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە هاوکات سەرۆکی هەرێمی کوردستانە زۆر ئیجابین مای دەستخۆشین مای هاندان و پاڵپشتین کە ئەمەش بریتێ لە باڵێکی گەورەی ناوپارتی بۆیە دەکرێت برێن بەشێک لە پارتی ئەمە ڕاسترە ئەمە یەک دووشیانەوە من پێم وایە هەر یەکێک لە کاراکتەرە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەگەر ئینفراد و یەکلایەنە هەنگاو بنێت هاوچەشە جیهانی و سیاسەکانی نەخوێندۆتەوە خۆ دەبێت لای هەمومانەوە ڕوون بێت کاتێک وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ماوەی ڕابردوو بەیان نامە دەردەکا بە تایبەت ناوی مەبەستم لە کابینی ڕابردووە بە تایبەت ناوی دەوڵەتدار نێچیروان بارزانانی و دەوڵەتدار قوبات تاڵەبانی دەنووسێ لە بەیان نامەکە پرسیار لەسەرەوە بکەین ئایا لە ماوەی ڕابردوو بۆ هیچ یەکێک لە هەرێمەکانی تری جیهانیان حکوومەتەکانی تر جیان ڕوویداوە بێگومان نا ئەمە پەیامە ئەمریکیەکان پێمان دەڵێ کاتێک هێزەکانی ئۆپۆزیسیۆن مەبەستیان لەوە بۆ حکوومەتی ئینتیقالی نیشتیمانی دروستکەن بۆ تێپەڕکردنی ماوەی ڕاگوزەری ڕابردوو بەڵام کاتێک وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەیان نامە دەردەکات لەوێ هەردوو کاراکتەر نێچیروان بارزانانی وەکو سەرۆکی حکوومەت و قوبات تاڵەبانی وەکو جێگری سەرۆکی حکوومەت ئەمە پەیامێکی ڕوونە بە هەمان شێوە کاتێک وەفدی هەرێمی کوردستان دەچێتە فەڕەنسا و سەرۆکی فەڕەنسا پێشوازیان لێ دەکات پرۆتۆکۆلی فەڕەنسا پێشێل دەکات بۆی سەرۆک و جێگرەکەی بینیتە هاوتای خۆیەوە کە بینیمان بەڕێز نێچیروان بارزانی و بەڕێز قوبات تاڵەبانی هاوشان بە سەرۆکی فەڕەنساوە لە پرس کۆنفرانس بەشدار بوون ئەمەش پەیامێکە کە فەڕەنسیەکان دەیانێت پێمان بڵێن کەم دوو هێزەوە دەبینین لە دوا هەمین سەردانی هێزە سیاسیەکانەوە لە دوا هەمین هێزە سیاسیەکان لەسەر ئاستی هەرێمەتی و جیهانیەوە کاتێک دێنە هەرێمی کوردستان بەم شێوەیە دێن هێزە جیاوازەکان دەبینن بە ماناکەی تریش پەیامە دەیداتە کۆمەڵانی خەڵکی کوردستان و دەیداتە هێزە سیاسیەکانەوە کە هەرێمی کوردستانمان بەم شێوەیە دەوێت کاتێک بەم شێوەیە دەیانەوێت بێگومان دەبێت ئێمەش هاوتەری بین لەگە سیاسەتە جیهانیەکەوە لە ماوەی ڕابردوو کاتێک ئێمە هاوتەریب نەبووین لەگە سیاسەتی جیهانیەوە باجماندایە پرسیار لێرە ئەوەیە دەمانەوێت باجی زیاتر بدەین بێگومان ویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەسەرەوە نیە باجی زیاتر بدات بەڵکو ڕێکا ڕاستەکە ئەوەیە ئەم ئیحساسە نیشتیمانیەی کە ئێستا لە بەشی هەرە زۆری یەکێت نیشتیمانی کوردستان پەیڕەوی دەکا بەشی هەرە زۆری پارتی دیموکراتی کوردستان کە نێچیروان بارزانی قیادەی دەکا ئەمە بکرێتە باڵانس بۆ دروستکردنەوەی ئەحساسێکی نیشتیمانی تاکو لەوێەوە کورد بچین من پرسیارێک ئێستا قسەیەم زۆر جاریتر لە تەلەڤیزۆنەکان لە بەرنامەکان بینیوە ئێستا بچین لەناو بازاڕی شێخ میلی شێخەڵای هەولێرە کەناڵەکەی ئێوە بچی مایکێک بداتە بەردەمی کەسێکی کە متابعی سیاسەتیش نەبی لێی بپرسی بڵێ بە کاتە باشەکانی هەرێمی کوردستان کامانن لە ماوەی ڕابردوو دەرێ ئەو کاتانن کە مامجلال بە پاڵپشتی و بە پشتیوانی کاک مەسعود کاک سڵاعەدی محەممەد بادین کاک علی باپیر ینی ئەم تیمە کوردیە بە کاراکتەرە بە ڕێزەکانی تریشەوە لە بەغداوە دەی کارەکانی دەکرد پێشی برێ ئەی کاتە خراپەکانمان دەرێ ئەو کاتێک کە کورد لە پەرتەوازێ بوو ئەمە بۆ بازاری شێخەڵای هەولێر ڕازبی بێگومان بۆ بازاری دارە سوتاوەکە سلێمانیش ڕاستە بۆ هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان ڕاستە کاتێک کەسێکی سیاسی ئەم فەهمە دەکا پێی وایە هەرێمی کوردستان لەوە سەرچاو دەگرێت کە ئێمە بەیەکگرتووی بین بێگومان دەتوانێت ئەمە دەبێت کاراکتەرە سیاسەکانیشمان ئەوە ئەحساس بکە بەنمونە کاتێک لە دەستپێکی پرۆسیسی ململانەی دووە هەمینی پرۆسیسی ئینتخاباتی کورد بەچار ئەجندا دەچێت ئەجندای ئیسلامیەکان ئەجندای نەوەی نوێ ئەجندای پارتی ئەجندای یەکێتی لە دەرەنجامە ئەم لاوازەی دروست کە ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوو پرسیار لێرە ئەمەیە ئەم پەرتەوازەیە جگەل لەوەی قازانجی بەرژەوەندی حیزبی کە لە 2000 ئەوانش قازانجیات تێدا نەکرد چ قازانجێکی تری هەبوو ئێستا کاراکتەرێک بوو بە سەرۆک کۆمار ئەگەر ئەم کاراکتەرە دەست پێکە بە ململانێت تێپەڕ نەبایە بەویستی هەموو لایەنەکان بووبایە پاڵپشت هەمووان بواە کاریگەرتن نەبوو بێگومان وا بوو ئەو قساش ئەو کاراکتەرەش ئەو حیزبە سیاسەشی ئەحساسی نەدەکرد کە چەند کاندید بباتە ناو ململانێکەوە بەڵام لە 2000 بیکشێنتەوە یانیش تەجمیدی بکە بۆی دەنجی پێنەدا بۆیە ئەم ململانەیە بەرتەستی حیزبیە لە 2000 نە لە قازانجی پارتی دیموکراتی کوردستانە لە قازانجی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە قازانجی حیزبەکانی تری ناو گۆڕەپانی سیاسی بەغدایە بە هەمان شێوە بۆ هەرێمی کوردستانە چونکە ئێستا هەرێمی کوردستان بە دیدی دنیاوە شوێنێکی کراوەیە و چاوەکانی زۆری لەسرە و لە هاوچشە جیهانی و هەرێمەتێکەش بە ئەندازەی قەبارەی هەرێمی کوردستانە شوێنی هەیە زۆر باشە مامۆستا محەممەد دواتر دەبێت چی بکرێت بۆ ئەوەی چیتر ئێمە قەوانی قەیران لێ نەدەینەوە
بۆی هینە هامەتیەکان لێنەوە دەبات جارێک باسی سەرکەوتنەکان بکەین دەبات جارێک باسی بەرەو پێشچوونەکان بکەین. کاکزانە هیچ هێزێکی ئەقلیمی و هیچ هێزێکی دەرەچی و هیچ هێزێکی ناوخۆی عێراقی مەترسی نییە لەسەر هەرێمی کوردستان و قەوارە و هاوڵاتیەکەی ئەوەندەی ململانی سیاسی و دووبەرەچی و ناتەبایی ناوخۆی ئەوەی کە ینی تاکە هۆکاری ڕاستەقینە بۆ ئەوەی سەری هەرێم و قەوارەکەی بخوا تەنها ململانی سیاسی و ناتەبایی و دووبەرەشی بینی نێوان لایەنە سیاسیەکانە بێ. بۆیە ئەم خاڵە زۆر گرنگە بۆ لایەنە سیاسیەکان. هەندێک شت سەوابتن جێگیرن دەبێ هەموو لایەنە سیاسیەکان وای تەعامل لەگەڵا بکەن. ئەمە مێژووی ململانی سیاسی سلماندوێتی. هەرێمی کوردستان هیچ لایەنێکی سیاسی بەتەنها ناتوانێت بەڕێوەبرێ. هەرێمی کوردستان محکومە بە سیاسەتی تەوافق. سەرکەوتن لە هەرێمی کوردستان بە تەبایی و دەستەجەمعی لە بڕیاردان و حکومڕانی دەبێت. مافەکانی کوردش لە بەغا کاکەزانە هەر بە تەوافق و دەستەجەمعی و ڕێککەوتن دەبێت. هەرچەندە کورد ناتەبا بێ لە بەغا وەک ئەوەی بینیمان لایەن هەبووە هەوڵی داوە لە بری ئەوەی حکومت لەسەر ئەساسی تەوافق دروست بێ لەسەر ئەساسی زۆرینە و کەمینەکە ئەمە بۆ کورد خەتەر بووە. بۆیە گەر دەمانەوێت مافەکانمان لە بەغدا بەدەست بێنین دەبێ پرۆسەی سیاسیمان لە هەرێمی کوردستان تەندروست بێ پرۆسەیەکی تەوافقی ڕاستەقینە بێ نەک تەوافقێکی شکلی دەبێ سەرجەم لایەنە سیاسیەکان لانی کەم ئەوەی کە لەناو حکومەتن ینی بەشداری بڕیاری سیاسی بن. بەڵێ ئێمە ئەو کاتە دەتوانین دەرفەتێکی باشەیە کاکەزانە لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕۆژەوەی کورد نەوت دەفرۆشێ نەوت بەم نرخە نەبووە. لەو ڕۆژەوەی حکوومەتی بەغدا هەبووە ئەمەندەی ئەم حکوومەتەی ئێستا پێویستی بە کورد نییە. بارودۆخی ناوچەکەش لە گۆڕانکاریەکە کە ڕەنگە خزمەت بە کووردا بە کوردکە تاکەشت کە ئەمە داخوازیانی تاکەشت داوا کراوە لە کورد لە سەرجەم دۆستەکانی دۆستە ئیقلیمەکانی لە سەرجەم هێزە دەرەچیەکان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانش ئەوەیە تەنها تەبابن یەکریز بن لەسەر ئەساسی تەوافق حکمی ئەم هەرێمە بکەن بۆی بتوانین سەرکەوتوو بین تاکە ڕێگا بۆ بەرگرتن لە مەترسیەکان تەنها تەوافقە کاکەزانە. دوا سەرنجی مامۆستا محەممەد کاکەزانە پێم وایە سیاسەتی تاکڕەوی و بیرکردنەوە لە بەکارهێنانی ئابووری بۆ سزادانی بەشێ لە هەرێمی کوردستان یعنی کارێکە ناچێتە چوارچێوەی هیچ ینی ناچێتە چوارچێوەی خزمەتکردن ناچێتە چوارچێوەی کوردایەتی و ناچێتە چوارچێوەی حیزبایەتیش. بەرژەوەندی خەڵکی لە هەرێمی کوردستان خەریکە بێئومێد بێت بێ هیوا بێ لەم جۆرە سیاستکردن حکومڕانیە. گەڕانەوەی هیوا بۆ خەڵکی بەوە دەبێ کە بتوانین سیستەمی حکومڕانەکەمان پێداچوونەوەی پێ بکەین بیکەینە سیستەمێکی دەستەجەمعی تەوافقی ڕاستەقینە. زۆر باشە سوپاس مامۆستا کاک پێشڕۆ دوا سەرنجی بەڕێستان. باشترین نمونە بۆ حیزبی یان بۆ تاکڕەوی بریتە لە نمونونەکەی بەڕێز مقتەدا سەدر بینیمان لە دوهەمین پرۆسەی هەڵبژاردنە زۆرترین دەجیهینە لە ژمارە کورسەکانی پەرلەمان بەڵام کاتێک دروشمی نەڕۆژ هەڵات و نەڕۆژ ئاوە بەڵکو زۆرینەی نیشتیمانی کە ئەو دروشمێ بەرز کردەوە لە دەرەنجام ئاەتوانی ئەم تاکڕەویە باتە دەست بێگومان نەیتوانی. بۆیە ڕێگا ڕاستەکە لە بەردەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بە گشتی و هێزە سیاسەکان بە تایبەت لە بەردەم هەرێمی کوردستان یەکتیمی و یەک ئەجندایی لە پێناو بەرژەوەندی هاوبەشەکانمان چونکە ئێستای عێراق ئێستای ناوچەکە بە شێوەیەکی گشتی لە بەردەم ئاڵوگۆڕی سیاسی ئابووری سەربازیدان. بۆیە دڵسۆزانمان لەسەر ئاسی جیهان دڵسۆزانمان لەسەر ئاسی هەرێمەتی دڵسۆزاشمان لەسەر ئاسی ناوخۆیە هەمیشە ئامۆژگاریان بۆ ئێمە هۆشداریان بۆ ئێمە ئاگاییان بۆ ئێمە ئەوەیە کە هێزە سیاسیەکان لە باشووری کوردستانە بەرژەوەندی حیزبیەکانیەوە بەلاوە بنێن بەڵکو لە پێناو بەرژەوەندیە گشتێکە کە خۆی لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبینێتەوە هەنگاو بنێت. قسەکە هەنگاوەکانی خات و پلاسخار نمونەیە هەنگاوەکانی دوهەمین وەبزی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان لەسەر بنەمایەکی فراوان باشترین نمونەیە بۆ ئەم قۆناغە. بۆیە بەش بە حاڵ خۆم ئومێدەوارم حیزبە سیاسیەکان بەرژەوەندی حیزبیەکان بەلاوە بنێن هەنگاو بۆ بەرژەوەندە نەتەواتەکان بنێن کە بریتێ لە پاراستن و بەرەوبردننی زیاتری کەناری ئارامە بۆ هەرێمی کوردستان. سپاس بۆ بەڕێز پێشڕەوەیسی کادری پێشکەوتیەتی نیشتیمانی کوردستان هەروەها سپاس بۆ بەڕێز محەممەد نەسڕدین و سوورای دیاریکردنەوەی گۆڕان. سپاس بۆ هەردوومیوانی ئازم بینەرانی خۆشی و سپاس بۆ ئێوەش هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێری ڕاهەنمان پێشکەشکردن لەگەڵ هاوکاران خواتان.